سڵاوتان لێبێ بەڕێزان، گەشتی فراوانی ئەوڵەکانتان پێشکەشەکەین بە وەرزێکی نوێوە NRT لەگەڵتان دەبێت. دەستخۆشیان. سڵاوتان لێبێ بەڕێزان، ساڵی نوێتان پیرۆز بێ. لەگەڵ ماڵاوایکردن لە ساڵی 2013 و پێشوازیکردن لە ساڵی نوێ کەناڵی NRT وەرزێکی نوێی دەست پێ دەکات. لە ساڵی 2014دا کەناڵی NRT دوای نزیکەی 3 ساڵ لە پەخشکردنی بەرنامەکانی وەرزێکی نوێ دەست پێ دەکات بە کۆمەڵێک گۆڕانکاریەوە. هەروەک بەردەوام پابەندی دروشمە سەرەکیەکانی کارکردنێتی کە تا ئێستاژ هەر بەو شێوەیە بە هاوسەنگی و ڕازگۆیی و بوێریەوە کاری کردووە. بەڵێ کەناڵی NRT ئامانجی گەیاندنی زانیاری دروستە و هەوڵی داوە مینبەرێک بێت بۆ هەموو ڕاوبۆچوونەکان و گۆڕانکاریەکانی ئەم وەرزە نوێشی کە ئەم شەو دەست پێ دەکات. هەر لەو چوارچێوەیەدایە و دەیەوێت خزمەتگوزاریەکانی بۆ بینەرانی فراوانتر و باشتر بکات. NRT وەکو یەکەمین کەناڵی هەواڵی ئەهلی لە کوردستاندا جەخت دەکاتەوە بەردەوام دەبێت لە کارکردنی بەم شێوەی ئێستا کە هەر خۆی داهێنەرێتی و قوربانیشی داوە لە پێناویدا. وەرزی نوێ قۆناغێکی نوێ لە کارکردنمان و ئامانجمان خزمەتی بینەران و گەیاندنی زانیاری دروستە بۆ ئێوە.